هاورانی خۆشەویست سلاوی خواتان لێبێ گەڕامەوە بۆ کتێبی چەپکی گڕ چەمکەکانی تەسەوف لە چامێژەی فەرهاد شاکەریدا. لەم ڤیدیۆدا ئینشەڵا بەردەوام دەبین لە خوێندنەوەی بەشی دووەمی کتێبەکە. لە ڤیدیۆی پێشتر لە لاپەڕە 44 وەستاین، ئینشەڵا لێرەوە بەردەوام دەبم. زۆر باشە بە ناوی خوا. بوون لە نەبووندا. یەکێک لە مەرجەکانی گرتنی ڕێگەی تەسەوف خاڵیکردنەوەی دڵە لە هەموو شتێک جگە لە معشوق. بە بۆچوونی نوربەخش عەشق خۆی ڕێگەی خاڵیکردنەوەی دڵە، چونکە عەشق هەموو شتێک دەسووتێنێت و لە ناو دەبات جگە لە معشوق. نەفس و بوون کەیانی عاشق بە قەدوباڵی عەشقەوە دەژاکێت. نەفس و بوون یعنی کەیان بوونی ئەوە عاشق، نەفس و بوونی عاشق بە قەدوباڵی عەشقەوە دەژاکێت تا ئەو دەمەی ئیدی لە ناوچوونی نەفس دەگاتە کۆتایی. ئەم عەشقە عیرفانیە زۆر جار لە وێنەی لە ناوکەوانە کێشکردنی پەروانە بەرەوگڕی مۆمدا نیشان دەدرێت، لەم وێنەیەدا نیشان دەدرێت. ئەوە عەشقە پەروانە لە ناوکەوانە عاشق، ئەوە عەشقە پەروانە لە نێو گڕی مۆمدا کە معشوقە لە ناوکەوانە معشوق دەسووتێنێت. ئەوە عەشقە پەروانە یعنی عاشق لە نێو گڕی مۆمدا معشوق دەسووتێنێت. ئەو دەمەی داڕوخانی جەستە و خۆ ڕوو دەدات لە ڕێی ناسینەوەی معشوقەوە وەک دوایەمین بارگە ئیدی عاشق بە تەواوی دەدرەوشێتەوە و دەگاتە یەکبوون. لە ڕێی یەکلابوونەوەی ئاوەز و ڕۆح و لە ناوچوونی خۆویستی و ئارەزوە دنیاییەکانەوە ئەم گەیشتنە دێتە دەست. لەبەر ئەمەیە بە پێچەوانەی خۆشەویستی غەریزیەوە عەشقی عیرفانی خۆ تەفروتونا دەکات، ئەی فەنا، و لە بەرامبەردا عاشق لە ناو معشوقدا دەگەیەنێتە تا هەتابوون بەقا. ئەم تاسەی یەکبوونە لەگەڵ معشوقدا لای شاکەلی مانێکە لە جۆری نەمان، وجودێکە لە جۆری ناوجود نەمان. شاکەلی دەڵێ ئەز و تۆ دوێنێ لە بێدەنگی تەنهاییدا یەکمان دەگرت، لە نێوان ئامادەبوون و دوورکەوتنەوەدا ئەوی لەمپڕ بێ نەمابوو. بە بۆچوونی ئاربێری کە خود نەفس کە خۆ لە ناو دەچێت، مانای وانییە عارف لەبووندا بە مانا ڕاستیەکەی وەک تاکێک نەماوە. بە پێچەوانەوە تاکبوونەکەی وەک خەڵاتێکی نکۆڵی لێنەکراوی خودایی دەگاتە کەماڵ، لە ڕێی خودا و لە ناو خودادا دەگۆڕێت و هەتاهەتایی دەبێت. ئەو دێڕانەی سەرەوەی چامەیژێ گزارش لەم گۆڕانە و لە هەتاهەتایی بوون و بەردەوامی بەقا دەکەن لە نێو خودادا کە نەبوون هەیە و نەبوون. لە دێڕەکانی دواتردا شاکەلی ئاماژە بۆ فەنای جەستە و بەقای ڕۆح دەکات و فەلسەفەی تێک هەڵکێشبوونی بوون و نەبوون، مان و نەمان لە وێنەیەکی شعری چڕ و پوختدا نمایش دەکات. شاکەلی دەڵێت لەم تاریکستانەدا چیا هەموو توورن، هەڵدەزنێم بەرەوکت دەگرم، لێت دەپاڕێمەوە، بروسکەی تیشکێکم تێگرە و بمکە بە قەقنەس. ئەم وێنەیە ئاماژەیە بۆ ئەو دوعایەی کە پێغەمبەر موسا ئاراستەی خودای دەکات تا لێ بگەڕێت بیبینێت. بەڵام ئەمە ئەستەمە، چونکە تەنانەت کێوی تووریش لە ئاستی تیشکی خوداییدا بووە پوڵ و خۆڵەمێش. کاتێک کە حەزەتی موسا لە قورئاندا دەفەرمێ، کاتێک حەزەتی موسا دەفەرمێ قالە ڕەبی ئەرینی ئەنظر ئیلەیک، کەچی هاواری شاکەلی بۆ بروسکێکە تا ڕۆحی لە زیندانی جەستەی ڕزگار بکات، چونکە جەستەی عارف سەدەفێکە و گەوهرێکی لە نێو خۆیدا شاردۆتەوە. قەقنەس کە باڵندەیەکی ئەفسوناویە، وێنەیەکی تەواوی لە ناوچوون و دووبارە لە نێو خۆڵەمێشەوە هەستانەوەیە. تەنیا ئەو دەمەی جەستەی دەسووتێت و بە تەواوی دادەڕوخێت، ئەم باڵندەیە دەتوانێت جارێکی دیکە بژێتەوە و هەست بە بوونی خۆی بکات. کە معشوق کۆتا ئامانجا، بوونی جەستە هیچ نییە جگە لە خەراباتێک، وەک خۆڵەمێشی نێوان ئاگردان بێسوودە، وەک خۆڵەمێشی نێو ئاگردان بێسوودە، وەک تارماییەکە لە بووندا نەماوە. شاکەلی دەڵێ ژینم دوودڵی و گومانە و مردنیشم دڵنیایی و لێبوونەوە.
ئەی خۆ ناشەیە نەزانی من سێبەر بووم و تۆ مانگەشە و من تارمایی بووم و تۆ هەر خۆت. وەک پێشتر ئاماژەم بۆ کرد بەکاربردنی باڵندە لە وێنەی شعریدا لە فەرهەنگ و ئەدەبیاتی عیرفانیدا ناسراوە. بۆ نمونە وێنەی سیمرغ وەک وێنەی قەقنەس لە ئەدەبیاتی عیرفانیدا بۆ ڕوونکردنەوە گزارشتە لەو ئەزمونەی کە ڕۆح بە گەوهەری خودایی ئاشنا دەکات. وێنەکە ئەوە ڕوون دەکاتەوە کە چۆن ڕێبوار سالیک و تالیبی عشقی خودایی بەسەر ڕێگەی عیرفاندا لەگەڵ جەوهەری خوداییدا دەبنە یەک کە تەوحید ڕوودەدا. لە منطق الطەیری فەریدالدین عەتاردا کە ساڵی 1220 مردووە باڵندەکان بۆ دۆزینەوەی سیمرغ شای باڵندەکان بەڕێ دەکەون و پاش گەڕان و چەشتنی ئازار و نەهامەتی زۆر سی باڵندە دەگەنە ئەو بڕوایەی تومەز ئەمە خۆیانن دوایەمین بارگە. سیمرغ بە فارسی یعنی سی باڵندە. شمەل ئاماژەی پێکردووە. ئەم وێنەیە ئامانجی عاریف ڕوون دەکاتەوە بەوەی کە گوزەرکردن بەسەر ڕێگەی عیرفاندا ڕێبوار بەرەو خۆناسینی تەواوەتی و لە ئەنجامدا خوداناسین دەبات. سەردێڕێکی تر یا سەرە بەشێکی تر با بڵێن نیوچە سەردێڕ توێشووی ڕێگە و خۆدابڕین لە سەرقاڵی لاپەڕە 47 کە مەعشوق ئامانجی کۆتایی عشقی عیرفانی بێت ئەوە عاریفەکان هەموو بوونیان بۆ گەڕان بە دوای مەعشوقدا تەرخان دەکەن. ژیان، جەستە، کات، ڕۆژ و شەو هەموو ئەمانە جگە لە توێشوو و زەخیرەی خۆ ئامادەکردن بۆ گرتنەبەری ڕێگە هیچی دیکە نین. لە سەرەتای ژێدا ئەم خۆ ئامادەکردنە دەبینین کاتێک شاکەلی خەڵات پێشکەشی شەو و ڕۆژ دەکات. ئەم مامەڵەیە لەگەڵ شەو و ڕۆژدا هەر ئەو دەمە دەبێت کە شاعیر پرسیارەکەی دەکات و نیەتی گرتنەبەری ڕێگە ئاشکرا دەکات کە بارگەی کۆتایی دەستنیشان دەکرێت ئیدی هەر شتێکی دیکە لای عارف خزمەتکاری ئامانجی کۆتاییە. کاتێک کە شاکەلی دەڵێ لە سەرەتای چامێژێ قردێلەیەکی گوڵڕەنگی هەورێشم دەدەم لە بسکی شەوان و گەردانەیەکی سپی مرواری دەکەمە ملی ڕۆژ. لای عاریف دنیا هیچ گرنگیەکی نییە، هەرچیەک جگە لە مەعشوق پەردەیەکە کوێرایی بە چاواندا دەهێنێت. هەر ئەم هەڵوێستەیە وای کردو زۆر لە عاریفان حەز لە تێکەڵبوون لەگەڵ خەڵکدا نەکەن. هەندێک لایەن وایە خێزان و منداڵان لەسەر ڕێگەی گەیشتن بە خوددا ڕێگرن بە پێی تێگەیشتنیان لە ئاەتی ئەو دارایی و مناڵانەی هەتانن مایەی ئەزمونن پاداشتێ کە لە لای خوددایە پاداشتێ کە لە لای خوددایە ئەو هێژایە. ئەمە وەرگێڕانی مامۆستا هەژارە بۆ ئاەتی إنما أموالكم وأولادكم فتنة والله عنده أجر عظيم لە سوورەتی تەغابن ئاەتی 15. لە چامەی ژێدا شاکەلی دڵڕاوکێ و ناڕەحەتی خۆی لە هەمبەر ئارەزوەکانی سەر ڕێگەی گەیشتن بە مەعشوقدا دەردەبرێت. لای ئەو هەر شتێک مەعشوق نەبێت ئەوە ئارەزووی دنیاییە، فیتنە و سەرقاڵیە. شاکەلی دەڵێ ئەر تۆ نەبی هەنا بەرمەبەر کێ گیانی گیانان هەموو نامۆن هەموو نەیارن هەموو تینووی خوێنی منی دەردەدارن. دوایی لە هەندێک لە کۆپڵێکی دیکەدا دەڵێ شەوانە لە وردەواڵەی ئارەزوو ورد دەبمەوە گەمارۆی خەون و زیندە خەونم دەدەن هێندە زۆرن لە ژماردن نایەن لە بۆتەی سەری نیوچە مەستمە هەڵدەشاخێن و دادەمرکێنەوە ئارەزوو دەبنە برک و لە توێی برینی دڵما دەهێورێن. لە دواتریشدا دەڵێ خۆزگەیەکی نیگەران لە نێو سەرما گۆبکە دەکات و شمشێری دوودڵیم دەداتە دەست. من لێرەدا ئەم ڤیددیۆیە کۆتایی پێدێنم. هیوام وایە بەدڵتان بێ، هیوام وایە هەموو ڤیددیۆکان گوێ لێ بگرن و ئەگەر تێبینیەک ئەگەر پرسیارێک ئەگەر ڕخنەیەک شتێک هەیە حەز بکەن بە شێوەیەکی تایبەت بخوێنمەوە یان هەر تێبینیەک بێت ئەوە خۆشحاڵە بم. ئیشەڵا لە ڤیددیۆی پاشتردا دەتان بینمەوە بەخێر. هەر لە خۆشیدا من خواتان لەگەڵ.